سێ وەسیەت لە ڕەفیق سابیرەوە. ئەم بەیانیە کاتژمێر 8:30 خولەک بە کاتی ستۆکهۆڵمی سوید ئەدیب و شاعیر و نووسەری گەورەی کورد ڕەفیق سابیر بۆ دوجار چاوەخانی لێخنا و کۆچی دوایی کرد. من کەمێک لەمەوبەر قسەم لەگەڵ ڕەهێڵخان کرد کە خوشکەزای ڕەفیق سابیرە، ئەو باسی لەوە کرد کە لە دوای ئەوەی کە لە 12 ساڵی ڕابردوو تووشی نەخۆشی شەرپەنجە بوو، لە هەفتەی ڕابردوو واتە لە ڕۆژی دووشەممە نەشتەرگەریەکیان بۆ ئەنجام داوە، بەڵام کاردانەوەی بۆ چارەسەرەکان لاواز بوو. ئەم بەیانە کاتژمێر 8:30 خولەک بە کاتی سوید کۆچی دوایی کردووە. وەک باسی دەکات ئەنی سێ وەسیەتی کردووە مامۆستا ڕەفیق سابیر. یەک لە وەسیەتەکانی ئەوە بووە کە ئەگەر دەکرێت و گونجاوە تەرمەخەی ببنەوە بۆ کوردستان و لە گۆڕستانی قەڵاتزێ بە خاکی بسپێرن. یەکێکی تر لە وەسیەتەکانی ئەوە بووە سەرجەم کتێبەکانی و کتێبخانەکەی کۆبکەنەوە و پێشکەشی کتێبخانەی قەڵاتزێ بکەن. لەبارەی بەرهەمەکانەوە من لێم پرسی، ڕۆیڵخان باسی لەوە کرد کە چەند بەرهەمێکی بڵاو نەکراوەی ئەدەبی هەیە، بە تایبەت نامەی ئەدەبینە باسی لەوە کردووە و تەوەسێتی ئەوەی کردووە کە لە دوای خۆی بۆی چاپکەن و بڵاوی بکەنەوە. مامۆستا ڕەفیق سابیر یەکێک لە شاعیر و نووسەرە دیارەکانی کورد بوو، بە تایبەت لە شعری بە تەنیا جێی هێڵن کە تا ئێستاش کاریگەریەکەی ماوە و لە ڕۆژی 16 سێی هەموو ساڵێکدا دێتەوە بەرگوێشکەمان و خاوەنی دیان بەرهەمی تریشە. ئەو لە ساڵی 1950 لە شاری قەڵاتزێ لەدایک بووە و 5 ساڵ پێش ئێستا خێزانەکەی بە نەخۆشی شەرپەنجە کۆچی دوایی کردووە و لە دوای خۆشی تەنیا یەک کچی بەجێهێشتووە.